هەرشبۆیە گوتوبژەکە بهتر لەسەر داوین پێشاتێن هەڤەکەمان ناوچیاران بە تایبەتی کووەکە دبێژن دەماک و دەورێن هەبەش هاتنە دارخستنە بەرە ئەمریکا و تورکیادا لە ڕۆژهەڵاتی چەمەفەراتێ ناوچاران کە تێوارەیە جێبجێکردنێدا نابڕێز ئەفادی مەرعێ سەرۆکە ئۆفیسە پەیوەندیان گشتیە شەپێلا پێشڕۆژا کورد لە سووریە لەگەڵ منە برێز فادی ڕۆژاک و دەورێن هەبەشێن ئەمریکی و تورکیا لە ڕۆژهەڵاتە چەمێ فەراتێ دەست پێکردن هاتە گوتن و ناوچەی ئارام کەتە قوناغا ئاواکردنێدا درۆژ دەرباس نەبوونە ناکۆکی نابەرە تورکیا و ئەمریکادا دروست بوون تە چاوە با پێشاتیان دخوێنێ و شڕۆبەتکەی سپاس شتەرەش هەموو تەماشەوانین هێنجان لاز دبێژم ئەمریکا ناخوازێ بگهەیە ڕێکەفتنێکی بترکی بەژ بۆی دەڤارە ئارام ئەڤ دەوریاتێ لە سەرسینۆرێ ترکی ئێدمە مشترک نەقەبە ئەمریکانە ترکادا ئەڤ نەدەستێکا چارەسەریاش بۆی دەڤارە ئارامە ئەڤ خاڵێ سەرەکە ئێگۆش بۆی دەڤارە ئارام ناوبەرا ترکی و ئەمریکانەدا ئەو جۆرافیاوێ ناو هێزێ گۆتێدا بەشدار ببنوکی ئیداراوێ دەڤەرێ بکە هێنەگهانەوێ اتفاقیت نقبه ترکی و امریکانا دا باوریه مده ابناکه تفاهمکه نقبه امریکانا و ترکی دا هر وها امریکانا جی ایرود خوازه وقت دریج بکش بوی دورا آرام ناخوازه بکه رکفتنه که گشتیب ترکی آرش بوی دورا آرام و ترکی بکه شریک شخوره دوی دورا آرام باشا ترکیا برای فادی ترکیا بیل هواتنا تا آماجه پیکریا کو نبرای امریکا دا چه بوی نرازیو بردوام گفه خود خواه هر ایرو وزیر درب ترکیه مولود چاوشوغلو گوت کو ترکیه تبع آماده کاریان کریا داکو ایریشه واتا ایریشه سر رجالات چمه فرات انجام بده کریا بله اف وزیر کمار ترکیه داود چاوشوغلو هر و هراگهان وک داخویانی کرنن و دی سیناریو پیشیا ترکیه هنه هەگەر ئەمریکانە رە نەگهێرە کەفتنەکەش بۆی دەڤەرە ئارامەوەی بەشێ عسکەری دەرباسی دەڤەرە ئارام بکێ دەباوەریە مدا ئەڤ داخوازێ ترکی و دغوتاتێ ترکی لەسەر ئەمریکانە ئەڤش بۆی پەیمانە ناوبەرە ئەمریکانە و ترکی دەش بۆی من بجێ حەزیرانە ساڵا چوویدە ناوبەرە بۆرتن و شاوی شۆغڵۆدا ئەڤ ضغطي دكي تركيش بوي في دفري بدست خبيني از بيجم او خالي سركا دي سما دوباره دكن نافبرا امريكانا و تركا دا ايغو ترك دخوازن في دفرا آرام درباسي بكن امريكان ناخوازي تركي بوقتك يولو نيزيك درباسي في دفرا آرام ازبرچه امريكان تدنابا قد نخد و تناجه اما جپی کرتا قد کو امريكا ناخوازي ركبتنا داوي دربار نافچه آرام لگل تركيا بكي صدم جشي امريكا تخوازي چبكي مادام اگه ناخوازي ركبتنا داوي بكي امريكان تخوازي وقت ليش بكيش بوي دفرا آرام جبوي دفرا آرام بالنسبة لكردستان سوري وضع منطقة كردية سوري متعلقة بوضع سوري فيعني جارة سركرنا وضع سوري قريداية جارة سركرنا وضع سوري قشتيفا أمريكا ناخوازي خوبكي برپرسيار جارة سريكة سياسي سوري را في دمان زيك دا أمريكا مشروع كيوية طويلة الأمد هاي منطقة دا هر وهات خوازي اوجي و دولتي زلهيجي وضعي سوري بشكي دوف دريجي هاف به او ناكوكيه نافبرا امريكانا و تركا و روسا واني ده هي چاره سر نبونا جبر فيه كي ناخوازي حتى وكفيكي لكي امريكان خبكي برپرسياج بوي چاره سر كرنا كسياسي جبوي منطقة كردي وج منطقة سوري بقشتيفا باشا استراتيجية امريكيو كتا اماجه بيكر چه جور استراتيجية كامريكا تخوازي بگه چه بو استراتيجية حتى کو چارەنویسیان گۆخانەکە بەرپرسیار بۆ دەبەر چارەسەرکردنا کریزا سووریەدا مشکلت ئەمریکان ناخوازێ خۆ بکێ بەرپرسیاش بۆی چارەسەرکردنا سیاسیش بۆی وەدعی سووری ji بۆی ئەو ناکۆکیە ناوبەرە ئەمریکانادا و ناوبەرە ترکی و ڕۆسا هەروە ئەو دەولەتێ زولهێز سووری بە ئیرۆ بەشدار دەبن نەکهانە چارەسەریکێش بۆی ناکۆکیە خۆنا نوش بۆی ناکۆکی ئەو چارەسەرکردنەکەش بۆی وەدعی سووری ئەو بۆی منطقا کوردی ئەو ناکۆکی وانێ هێنەگەهانەوە کە چارەسەرکردنەکێ ji ber vêyekê ئەمریکان خوازێ
وقت درێژ بکێ و چارەسەرکردنا وضعی سووری منطقه کوردی و درێژی ببێ حتا ئەو دەولەتێ زولهێز بکەنە ڕێکەفتنەکەی و چارەسەریکێ ji بۆی ناکۆکیە خوا. باشە بڕێز فادی تورکیا دبێژێ سەرۆکە تورکیا بە تایبەتی ڕەجەڵ تەیب ئەردۆغان بێژە حتا داویا بێمەهێ ئەمەها کۆم تێدا مەها ئەیلونێ ئەگەر ناوچە ئارام نەوێ ئاباکەرێن تورکیا وێ پلانێن تایبەتی خوا لە سەرعادە جیب بکێ دووردا تورکیا حتا چرادێکیان گو ئەو گەپێن تورکیا حتا چرادێکی بکەنەوارێ جێبجێکردنەدە و تورکیا وەکو ئەو دخوازێ وێ دەرباسی ڕۆژهەڵاتی چەمێ فەراتی بۆ ئەمریکا حتا چرادەیەکی وێ ڕێگریە لە دەرباس ونێ بکێ ئەمریکان حتا وەکە ڕێکێریکێ ناخوازێ ئەمریکان خوازێ ئەو سەرپشتریە vê devera aram bike gava bike rêkeftinekê Tirkî re ji bo vê devera aram wê neçar mênê Tirkî derbas bike vê devera aram. Tirkiye her wiha ev tehdîdê Tirkî ji bo devera aram û va mentiqê hanêr ne carayeke mîne berdewam e û car carna de tehdîdê Tirkî ceddî jî ji ber vê yekê ez bêjim devera aram bi nisbetî ji tehdîdê Tirkî re mentiqa rohilatî çemê Firat wê ne weka emlêd meyzên wek Efrîn wa menatiqê dîbê mentiqa Kurdistana Sûrî her wiha wek Qamişlo ew deverê dî gelek hê rejîma Sûrî têde mewcûd e ez bêjim devera aram bi nisbetî mentiqa Kurda ez bêjim hê destpêka wê de ya demek dilê jê re divê heta werê tetbîqkirin. باشە بنەڕیناتە ئەم ناوچەیە ئارامیا کۆبریارە وەرێ ئاباکردن کورد تێدەوێ سوودمەند بن یانژی بتەنەوێ زیان بە کێوان بنەرینەتە کوردژێ پێشهاتیان ئاگاداریان نا حقیقت بالنسبة لتفجرا كردي السوري حلقة هريكي من معادلة سياسية دجبوي دفرا آرا أف دولتي زلهيز أمريكان ولا تركي ولا ألمان هروها لقاءاتك وأنبوارجي تشيت كنت ضمانات ندامنما بالنسبة لتفجرا سياسي كردي بقشتي أحزاب خوضة تفجرا سياسي كردي بالنسبة لدفرا آرا حلقة هريكي من نه ئەمریکان و نە ترک نە شێوراوانێ دکن و نە ڕەیاوانێت باشە ئەژبەرچێ ئەمریکا و تورکیا نە شێوراواتکن بنەرینەتە ئەو ناخوازن وە بەشداریە بکەن دە چارەسەری دەویانژیش بەرک و کورد نەیەکگرتیە و بەشداریە بۆ ناکەن سەدەما سەرەکەش بۆی شێوراوانی ناکەن یەکرێزیە کوردی نینە ناکۆکیە تەفگەرا سیاسی کوردی کوردستانە سووری هەنا کورد لە کوردستانە سووری نەسەر هەفتوونە ji ber vê yekê nikarin doza miletê xwe qediya miletê xwe firz bikin ser va dewletê Zilhêz. باشە ڕژێمە ئەسەد جی هەڵوێستا خوا دەربارەی ناوچە ئارام و دەستپێکردناوێ وەکە کو هاتە گوتن دەما و دەورین هەبەش هاتنە ئەنجامدان نیشاندا ئەو بێژن ناوچە ئارام ئەو دەورین هەبەش ئیدا نەکرد ڕژێمە ئەسەد وەردە ڕژێمە ئەسەد حتا چه ڕادەیەکیان گوێ ڕۆڵاوێ چ بێدە تێکدانە پرۆسە ئەنگ و دۆسەیە ناوچەیە ئارامدا حقیقت شخوا پشتی ئەv devera aram û deragihandinê de û 5 kîlometr peyedê dûrî sînor bikeve peyedê her wiha civatê daxwaz ji rejîmê kir û xwest peymana bi rejîma Esed re çê bike em wek nerîna me ji me êma em di meyzênin rejîma Esed sînariyê herî xeterek û vegerê vê devera aram ji bo em wek miletê Kurd wek Kurdistana Sûrî tecrîbeke me ya dirêj vê rejîmê re heye rejîma Esed tigav ber ne ser miletê Kurd de neavêtine rejîma Esed berpirsiyara îro Sûrî ketiya vê derheqa hade û Sûrî bûya wek melebeke cimîhê dewletê Zilhêz xîlafatê xwe nakokiyê xwe anîne hundirûyê Sûrî ser hesabê miletê Kurdê ser hesabê miletê Sûrî û bercewendiyê nakokiyê xwe çareser dikin em di meyzênê sînariyê herî xeter govegerê mentiqa aram sînariyê nîzama Esedê ji bo tecrîbek me ya dirêj heye nîzamek istibdadî qemîyê cimîhê mumaresatê xwe dijî miletê Sûrî istixdam kiriye û bi taybet miletê Kurd jî. باشە تە بەحسا vegera rejêma Esed kete wekû metirsiyeka mezin eger ku vegerê
هەر ئێرە بەرپرسیارێکی هەسەدە گەفدا گوت و ئەگەر ناوچەیە ئارام بنەوێ ئاواکردن ئەمریکا وڵاتین هەپەیمان هەنگا پەیمانیان نەفدەوڵەتی دێ پشتیوانیە هەسەدەدا بەردەوام نەبن ئەوێ بەرێخوا بدنە شامێ بەرێخوا بدنە ڕژێ ماسەد و ڕێککەوتنێ لەگەڵ بکەن ئەف چواتە ژێرەتێکردان گۆشڕۆڤە شتێکی نۆرمالە یعنی پەیەدی هەروەها علاقا خۆ بەمریکانە رەژوو هەبوو و پشتی ئەمریکانە ئەو دام و ئەو ناکێ موسانەدەدا پەیەدی دژی داعش و پەیەدی هەفت قاس قوربانی بەر ئەمریکانە و بەر مجتەمع دووەلیدا و دژی داعش و داعش پشتی بداوی هات و ئەو کۆنگرێل لە باغۆز هاتە ئاواکردن و ئەو بروسکی هاتن پەیەدێرە تشتێک بخصوص قەدیە کوردیە دوا دروستکادە نەهات هەروەها تشتێکی نورمالە ئیرۆ پەیەدی هەرێ ڕخ ڕێجیمێژی و پەیمانێکی پێرە هەمزە بکێ پەیمانێک عسکەری بێ نە سیاسی بێ ئێمە ژمەرە مهمە پەیمانێک سیاسی بێ دۆزا وڵاتێمەوە کورد دەندروی سووریا پێشەڕۆژ دەوەرێ جبجیکردن و مافێ وڵاتێمە جبجی وەری باشە لە هەفکردنان گۆڕێککەوتنە بەرە پەیەدێ ڕژێ ماسەدە دەمان هادێک و بەسە بەکردە ناوچەیە ئارام تێکردن و شەڕ و ناکۆکیژی لەسەر هەنا وێ چ باندۆرەکێ بە پێشبەچوونە ناوچەیە ئارام بگهێنێ باوەریە مدە ئەمریکان ئەس باوەڕ ناکەم ئەو قبول بکێ ڕێجیما ئەسد بووێ قەوەتبوونا خۆ بووێ هێزاخۆ وەک بەرێ ڤەگەرێ دەڤەرا ئارام و منتیقا کوردی ji بۆی هەروەها ئەمریکان ناخوازێ گاڤا ڕێجیما ئەسد ڤەگەرێ دەڤەرا ئارام هەروەها نفوزی ئەیرانی منتیقەیدا خورد ببن وەڤناکێ جەم ئەمریکانە نەمەقبولە باوەریە ڤەگەرا ڕێجیما ئەسد منتیقا ئارام هەروەها وەلو ئەملێت مەیزێنن سیناریۆکی خەتەرە سەر منتیقا کوردی و وڵاتی کورد بەس باوەریە مدە ئەمریکان قبول ناکێ ڕێجیما ئەسد ڤەگەرێ دەڤەرا ئارام باشە ئەگەر هەیە و ئەمریکا و تورکیا دەربارەی ناوچەی ئارام ڕێکردنەکەن و ئەمریکا تەبایە مەرجێن ئەنگۆ داخوازن تورکیا دە ناوچەی ئارامدا جیبجنەکەوی دەمی ڕەوش ئەنگۆ سیناریۆوێ چ بێ باوەریە مداد ئەمریکان هەروەها مەدیسم دووبارە دکن سەر وەختت لەیزێت خوازێ وەخت دوور درێژی هەف بکێ چاوە ئەو پەیمانات ناوبەرە ئەمریکانە و ترکادا ساڵا چویدت حەزیرانیش بۆی من بێت هەروەها ئەمریکانە ئەو ڕێکەفتن تقریبا 9 ساڵێک و دمە سێ مەهچێ بوو ئەو ڕێکەفتنات نەقەبا شاوی شۆغڵ و بۆلتۆن دەبجه نەئانیە ئەس بێژم دیسە ئەمریکانە هەروەها نەهات خوازێت دەبێ وەختیدا سەر وەخت بلەیزێ وەخت دوور درێژ بکێ نەک هێڕێکەفتنەکە گشتی بە ترکارە ji بۆی vê devera aram ji بۆی devera aram وەک دیسان دووبارە dikin girêdaya بەڕێز فادی حتاکو ئەمریکا بکار بێ تورکیا ژە هەپەیمانیا رووسیان گۆژە رووسیا دوور بکێ و شەرت و مەرجێن وێ دناوچەی ئارامدا پێک بینێ و ئەمریکا ji بۆی vê مەبەستێ وێ تەبایە گوتن و داخوازن تورکیا جیبجی بکەیت بردا باوەریە مدا علاقات ئەمریکا و علاقات تورکی علاقات استراتیجیە کەڤنە ji سەدەی ساڵاڤە ئەمریکانە و ترک هەروەها ڕاستە ناخوازێ ترکی تەناخوا دەرباسی vê devera ئارام بکێ لێ باوەریە مدا ئەمریکانە ناخوازێ بگهێوێ خلافا خۆ بترکیرە فی سەبیل devera ئارام باوەریە مدا ترکی ئەمریکانەوە بخوازێ ترکی ژێ رازی بکێ مەسەلا دوور درێژکردنا وەختدا ji بۆی devera ئارام ئەو مەسەلات ناوبەرە ترکی و رووسیادا باوەڕ ناکەم ببێ جهێ ناکۆکیت نەقەبا ترکی و ئەمریکانادا ئەمریکانا ترک دەولەتی حەلیفن علاقاتی وای استراتیجی هەنا ئەمریکانا نەمستەعدە دەولەتا ترکی بغەیدێنێ فی سەبیل منطقه کوردی ئەو devera ئارام ئەو چارەسەرکردنەکێ ji بۆی vê منطقه gelek spas ji bo birêz Fadê Merayê Serokê Ofîsa Peywendiyên Giştî ya Şepêla Pêşeroja Kurd li Sûriyê gelek spas ku gelmer bûyî.